تورکیا نیازێکی ئاشکرای هەیە و نەشی شاردوێتەوە بەتەمایە ئەو فراوانخوازی کە لە سەردەمی دەوڵەتی عوسمانیا هەبوون یا پرامتوری عوسمانیا هەبوون بگرێتەوە بۆ شانازی کە خۆی شانازی پێوەکەوشی کە پەیوەندی بە میساقی ملیەوە هەیە ئەو وڵاتانە لە ژێر دەسەڵاتی ئیمپراتۆریەتی عوسمانیا بن ئەم بە بەرنامە ئەوێ دەست بگرێ بە سریا سەرەتا لە ڕووی ئابووریەوە ئیشی کرد پاشتر لە ڕووی ڕاگەیاندن و کەلتوریەوە ئیشی کردو بەڵام ئێستا بە چڕی و بە ئاشکرا هێرشەکانی بۆ سەر ئەو ناوچانەی بە تایبەتی هەرێمی کوردستان بە تایبەتی ڕۆژاوای کوردستان هێرشەکانی فراوانتر کردوێتەوە بە شێوەیەکی ئاشکرا و هەروها بە ئاگداری و وڵاتانی کە کوردستانی بەسەرادا بەشکراوە هەرم ئەم هێرشی ئەم چەند ڕۆژە کراوە لە ئەنجامی سەردانی بەرپرسانی هەواڵگیری تورکیا بۆ عێراق و بە هەماهەنگی بە دڵنیایی و بەلایەنی کوردیەوە ئەو هێرشان ئەنجام دراوە و بە شێوەیەکی ئاشکرا جاو هێرشانە کە تورکیا بەردەوامی پێدا هۆکارەکەی ئەوەیە کە بێدەنگی ناوخۆیە بەدەنگی حکوومەتی عێراقە بێدەنگی هەرێمی کوردستانە بێدەنگی حزبە سیاسیەکانە و هەروەها جۆرێک لە جۆرەکان بێدەنگی و ناومێدبوونی شەقامیشی بەدووا دێت تاوەکو ئەم بێدەنگیانە بەردەوام من تورکیا هێرشەکانی زیاتر چڕکاتەوە و تورکیا نەشی شاردوێتەوە نیازی هێرشی فراوانتری هەیە و استراتیژی هەیە و استراتیژێش هەیەوێ دەست بگرێ بەسەر ئەم ناوچانەیە سەرۆگوەزیرانی ئێستا عێراق خۆی بەرپرسی هەواڵگیری بووە لە ناو جیازی هەواڵگیری عێراقا بووە لینکی تایبەتیان پێکەوە هەیە و پەیوەندیان پێکەوە هەیە لەگەڵ تورکیا بە تایبەتی لە ڕووی هەواڵگریەوە وەس ئەو سەردانە و دواتر بێدەنگی حکوومەت عێراقی و هەرێمی کوردستان و پاشان وڵاتە زلهێزەکانی جیهان بۆ هێرشانە کە بە شێوەیەکی ئاشکراوە لە کەناڵی فەرمیە بڵاوەکرێتەوە و ئەمانە دەلالەتن لەوەی کە تورکیا دەستی کراوە یا گڵۆپی سەوزی بۆڵ کراوە یان شەریکن و ئەمە ژواکات بڵین پەیوەندی بازرگانیەکان پەیوەندی ئابوووریەکان پەیوەندە سیاسەکان لەگەڵ تورکایە هۆکاری ئەو بێدەنگیان و نانەوێت پەیوەندەکانە لەگەڵ تورکیا تێک بچێت بەداخەوە بۆ جارێکی تر سوپای داگیرکەری تورکیا لە ژێر ناونیشانی ئۆپراسیۆنی چنگی داڵ ئەم شەو بەخەستی بردومانی ناوچە سنووریەکانی کوردستانی کردووە بە تایبەت بە فڕۆکەی F-16 هێرشێکی زۆری کردووە بۆیە لە ئێستا گرنگە چیتر شقام بێدەنگ نەبێت لە ئاستی ئەم دەستدرێژیکردنە سەرخاکی هەرێمە بە تایبەتی لە ئێستا ئەزانین هەموو حزبەکان بەرپرسانی هەرێم هەمویان بێدەنگیان لەم کاتە هەڵبژاردووە بە تایبەتی لەم هەفتەی پێشوویشە بەرپرسی دەستگای هەواڵگیری میت سەردانی عێراقی کردووە لەگەڵ مستەفا کازمیا دانیشتووە بەڵام وەکو ناوەڕۆکەکەی ئاشکرا نەبووە بە تەواوەتی سەبارەت بەچی بووە بەڵام لە ئێستادا داواکەین لە نەتەوە یەکگرتووەکان لە UN لە باڵوێزەکان کە لە هەرێمی کوردستانان چیتر خەمێکی ئەم میلەتە بخۆن بەڕاستی ئەگەر ئەوان بێدەنگ بن نابێ هاوڵاتی ئەمە بێدەنگ بێت پێویستە هەر هەمومان بڕژێنە سەر شەقام و لە ئاستی ئەو نادادی کە تورکیا بەسەر ناوچەکانی هەرێمی کوردستان ئەیکات بێدەنگ نەبین زیاتری ئەو هێرشانە ئەو پەلامارانە لە ڕێی جاسوسیەوە ئەبێت لە ڕیسی خوڕیەوە ئەبێت بەداخەوە ینی ئەبینین خەڵکێک هەیە لە باشووری کوردستان بۆتە سیخوڕی دەوڵەتی داگیرکەری تورک و ئەو سیخوڕیانە بۆتە پیشەی ڕۆژانە و هەمیشەیان و ئێمە لێرەوە ئەو سیخوڕیان ئەو خەسانە ئیدانە ئەەکەین و پرۆتستۆیەکەین و داوا لە خەڵکەکەین کەوا واز لەو چەتەیە و لەو سیخوڕیە بێن کەوا بەرامبەر ئەو حرەکەتە ئازادی خوازە ئیکەن لە باکووری کوردستان و لە باشوور و ئەبینین و لێرەوە ئەو فراغە دروست بووە کەوا حکوومەتی هەرێم بێدەنگی حکوومەتی هەرێم بەرامبەر ئەو پرسە وای کردووە باشوور بۆتە جێ تەسفیەکردنی ئەو هەواڵانیان ئەو خەڵکەتیە کۆشەریکەوە لە هەچوا پاشی کوردستان تیە کۆشن و پەنایان بردووە لە باشووری کوردستانە خەواتەکەن بەرژەوەندی ئابووری و بەرژەوەندی سیاسی و بەرژەوەندی مانەوە لە دەسەڵات وای کردووە ئەم پارتانە بەرامبەر هەردوو دەوڵەتی داگیرکەری تورکیا وێران بێدەنگ بمێنن و بۆ ئەوی بدرێژە بە تەمەنی حیزبایەتی خۆیان بدەن هیچتر نییە ئەو هێرشەی کە تورکیا ڕۆژانەی کاتە سەر باشووری کوردستان و ڕۆژاوی کوردستان بەتابێت باشووری کوردستان ڕسوا شەرمەزارێکم وە ڕسوایی و شەرمەزاریش بۆ حزب و لایەنانەی کە شوێن و جێگەی و پێگەی هەواڵ ئەوی گەریلاکانی کوردستان کە بۆ ئازادی کوردستان تێکۆشانەکەن بۆ بیانی چەند دۆلار یا چەند سەد دۆلارێک شوێنەکانیان کەشوەکەن ڕسوایی و شەرمەزاری بۆ ئینسانانە و ڕسوایی و شەرمەزاریش بۆ کەسان ئەو لایەنانەی کە ڕۆژانە لە هەولێر لە شارەکانی تر لەگەڵ میتی تورک دانیشتنەکەن و پلاندا ڕێژن دژی شۆڕشی گەلی کورد لە باکووری کوردستان و لە ڕۆژاوای کوردستان و لە ڕۆژەڵاتی کوردستان ئەگەر خیانەتی ناوخۆ و خاینان و خۆفراشان نەبێت تورکیا ناتوانێت بۆ ئاسانێ دەست بۆ سەرکردە و گەریلاکان بووە بە هەوەسی خۆی شەیدیانگە تاوانەمانە زۆر ئەم حزب و لایەنانەی کە
زۆربەی زۆریان پەیوەندێکی باشیانە لە حزبەکەی ئۆردوغان و دارودەسەی بەتایبەت میدی تورکیا هەیە بۆ پارە بۆ مانەوەی خۆیان بۆ هەموو شتێک جێگە و پێگەی هەواڵان کەشفەگەن و دواتر بە ئاسانی تورکیا توانێت شەیدگا ئەگەر تورکیا ئەو خیانەتکارانە نەبێت تورکیا ناتوانێت بە ئاسانیە لە زیینی وەرتێ خەڵک شەیدکا لە کورتە خەڵک شەیدکا لە برادۆست خەڵک شەیدکا هیچ شتێکی پێ ناکرێت ئێمە ئەتوانین بە یەکێتی نەتەوەی پلانی دایکەران و دژمنان پوچەڵ بکەینەوە تابەن هەتاکو یەکێتی نەتەوەی دروست نەبێ ئێمەی کورد هەر دەربەدەرەوەی سەرکردەکانمان شەید دەبێت هەواڵانمان شەید دەبێت شەڕوانان پێشمەرگە گەریلا شەید دەبێت ئەگەر یەکێتی نەتەوەی دروستکەین هیچ کەس ناتوانێت زەبەر بە گەلی کورد بووە